ڕەمەزان ئەم شەو لەگەڵتان دەبم تا بەرەبەیان بە درژای دوو کاتژمێر میوانی تایبەتمان دەبێت قسە دەکەین لەسەر پەیوەندیەکانی نێوان کچان و کوڕان لەناو کۆمەڵگەی کوردیدا بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا تا چۆن لە ئاینی ئیسلامدا ڕێگە دراوە کچان و کوڕان پەیوەندیان هەبێ پێکەوە پەیوەندی خۆشەویستیان هەبێ و بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا ئایا ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕۆژوەوان بۆ ئەوانەی بۆ گەنجانی کە بە ڕۆژوو دەبن ئەمان و چەندین بابەتی دیکەی تایبەت بەم تەوەرە قسەی لەسەر دەکرێت چگە لەوەش پامنێرانمان لە ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵمان دەبن بۆ خستنە ڕۆی بەڕێکردنی شەوانی ڕەمەزان لە تەواوی هەرێمی کوردستان لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ماروە پامنێرەمان لە دەرەوە دەبن لەگەڵمان دەبن بۆ خستنە ڕۆی بەڕێکردنی شەوانی ڕەمەزان و مانگی ڕەمەزان لە لای ڕەوەندی کوردی لە وڵاتانی ئەوروپا و لە دەرەوەی هەرێمی کوردستان جگە لەوەش چەندین بڕگە و بابەتی دیکە و راپۆرتی ئامادەکراومان دەبێت تایبەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز لەوانەش بڕگەیەکی تایبەتمان دەبێت سەبارەت بە وەرزش و ڕەمەزان کە هاوکارمان سامان عارف پێشکەشی دەکات دەستپێکی بەرنامەکە بە قسەکردن لەسەر وەک ئاماژەم پێدا پەیوەندیەکانی نێوان کچ و کوڕ دەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە گشتیش لە مانگەکانی دیکەش قسەی لەسەر دەکرێت تا چەند لە ئاینی ئیسلامدا ڕێگە پێدراوە پەیوەندی خۆشەویستی هەبێ قسەکردن و گفتوگۆ هەبێت لە نێوان کچان و کوڕاندا هاوڕێتی هەبێ بە میوانداری مامۆستا مەلا هۆشیار مەجید مامۆستای ئاینی کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادەیە قسەی زیاتر لەسەر مابەتاکی مامۆستام کاتت باس دەستپێک ئەگەر باس لە بابەتەکە بکەیت لە ئاینی ئیسلامدا چۆن باس لە پەیوەندی نێوان کچ و کوڕ دەکات یعنی ڕێگەی پێداوە الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله سرتا سواز بو كنالي نارتي بوم دفتر درفتا بو جناب شد اما بیا سرتا باسی او بکەین ئایا زەواجکردن چییە کە باسی پەیوەندیەکەی ئەم پەیوەندیە سەرکێشیە بۆ زەواجکردن زەواجکردن سونەتی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەڕەعدا فەرمێت ئێمە هیچ پێغەمبەرێکمان ڕەوانە نەکردووە ئیلا ئەوان خاوەنی خێزان و ماڵ و مناڵ بوون و هەروەها لە قورئانی پیرۆزە دێها ئاەتی ترمان هەیە بە تەسریح بە تەلمیح باسیەوەکەن کەوا زەواجکردن کارێکە لەگەڵ مرۆڤایەتیایە لەگەڵ ئینسانیەتایە و ئیسلامیش هانی ئەوادا ئینسانەکان بەو شێوازە بن کە خوای پەروەردگار فەرمانیان پێیەکە و پێغەمبەری خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێت بۆ ئێمەی باس کردووە کە کۆمەڵی گەنجان هەوڵ بدەن زەواج بکەن چونکە چاویان داخات و هەروەها داوێن شانە پارێزێ لە کاری ناڕەوا و فاحیشە دوو لە ڕووی بەڕێستان ئێمە بێت سەرەتا باسی ئەو بکەین ئەم پەیوەندیە ئەگەر بۆ زەواج بێت قسەیەکی تر ئەکەین ئەگەر بۆ حرام قسەیەکی تر ئەکەین باشە ئەگەر وای دابێن ئەم پەیوەندی کە لە نێوان کچان و کوڕاندا هەیە بۆ زەواجە دواتر قسە لەسەر ڕۆژەکەین ئەگەر ئەم پەیوەندی پەل نەکێشێت بۆ یەکەم دوو کەسە هاوسەرگیری بکەن زۆر باش ئێمە با لەوە باس بکەین کەوا کوڕێکی گەنج چای بە ئافرەتێکی لە جامیعەیەکە لە مەحەدێکە لە بازاڕێکە دوای ئەوە بە دوواداچوونەکات و ڕقم تەلەفۆنی وەرەگرێت و نیەتی زەواجی هەیە ئەمە ئاسانتر و خۆشترە چونکە تۆ ناکرێت لەگەڵ کەسێک ئەگەر دواتر ڕێک نەکەوتن دواتر ڕێک نەکەوتن ئەوان هەوڵ بدەن جارێت بە نیەتی زەواجەکە و هیچ قسەیەکی حرام لەو بەینا نەکەن ئێمە پێشەوەی کە بۆ نمونە باسەکە باسی زەواج بێ ئێمە خوای گەورە فەرمێ وەلا تەقرەبو الزینا یعنی نەزەر مەکەن یعنی بەتەنیا مەمێننەوە لەگەڵ ئافرەتێکە بە هەر شێوازێکی تر کە تۆ بۆم نە قسەی لەگەڵاکەی من ئەمە ژیانی هاوسەرگیری لەگەڵ تۆ پێک بێنم کە نەگەیشتیتە ئەنجامێت هەر کە ئەنەما معاملەی شتێک و کردو نەگونجاوی طبعا لەگە حرمەتم بۆ تەواوی ئافرەتان و بەسمانەوە وەکو خودی بابەتەکە یان بۆم تۆ جاری واشتە سەر سەیری خانوویەک تەماشای هەموو ژوورەکان شەکەی دوایڵی وڵای لەگە منها ناگوت جەڕەنگە کاشەکەی بە دڵی تۆ نەبێت تۆ لەگەڵ ئافرەتێکای تەماشاکەی سێکەی تەبیعەتی بە عەمەلی تۆ نایە تۆڵی من لەگەڵ دایک ماژیم لە ماڵەوە ئەوڵێ من ناژیم لە بێ خانووی جیام هەبێ و مسقاڵی ئاڵتون وا بێ و یان کۆمەڵە قسەوانەکەشی ڕاستە بەڵێ بالضبط بەو شێوازە یان ئەگەر بۆن منە سەری گرت ئەوە فەبیاوە نیعمە سەریشی نەگرت ئەگرێسێمە لەو خاڵەیە بین بە گشتی پەیوەندی خۆشەویستی نێوان کچ و کوڕ یاخود هەر پەیوەندێکی تر کە ناوی لێ بنرێت کە هەیە بەر لە هاوسەرگیری هەرچ ناوێکی لێ بنین دروستە یاخود نا خۆی پەیوەندێکە بۆ باسمان کرد ئەگەر بۆ زەواج بێت هەر قسەکردنێک لەو بەینا بێت هەر مەوعیدێک لەو بەینا بێت ئەگەر بابەتەکەم بۆ خۆی باس کرد بێت لەگەڵ محرەمێکی خۆیان بێت و بینین یەک بێت ئاساییە من ناکرێت زەواج لەگەڵ ئافرەتێکا بکەم کە نەیبینم کە قسەی لەگەڵانەکەم کە تەبیعەتی شارەزانە بم هەموو خۆشەویستیەکی پێش زەواج ناوهێنانی هەر بابەتێکی تیا بێ بە حرامی حرامە
ئەگەر کەسێک سیارەکەی بەکار بێنێت بۆ کارێکی ناڕەوا هەر حرامە بەکاری بێنێت بۆ کارێکی باشە شتێکی چاکە ئەم ئافرەتەی کە تۆ لەگەڵیای تۆ قسەی عشق و غرامیەتی لەگەڵ بکەی هەر حرامە لەگەڵ ئامۆزاگەی خۆشتا بیکەی حرامە تێگەی چۆنە سەر بکێشێ بۆ بەڵام تۆ بۆ ئەم قسەی لەگەڵاکەی من ئەمەوێ زەواج لەگەڵا بکەم ئاسی سەقافەت و هەموو خۆشەویستیەک بۆ زەواج بێت پێش زەواج و پێش مارە بڕین دروست باشە ئەو گفتوگۆی کە ئیکەن بەڵام ئەمە سەر نەکێشێت خوانە خواستم قسەی من بۆی کە گەنجان لە ڕێگای فەیسبوکەوە لە ڕێگای ماسنجەر و ڤایبەر و واتساب و تەلیگرامەوە بێن پەیوەندەکانیان دروستکەن ساڵێک وەکو ئەوروپا ساڵێک پەیوەندیان دوای بڵێ وڵا نەگونجاوە یعنی ئەبێت نیەتێکی پاکێکی زەمەنی دیاریکراو هەیە بۆ تێگەیشتن وڵاتەوە عقل تەحکومەکاتەوە لەگەڵ ئافرەتێک هاتوانی بە 10 دقە بگەیتە ئەنجامێک بیخوێنیتەوە عقلی بخوێنیتەوە بوونەی بخوێنیتەوە من هەموو بەڵام مامۆستایانی لێرە شتێک هەیە زۆر کەس ڕەنگە پێش هاوسەرگیری یاخود یەکتریشیان ناسی بێ هاوڕێی یەکتریش بوو بن لە زانکۆ پێکەوە بوو بنیا لە شوێنی کارەکەیان پێکەوە بوو بنیا خود لەوەش نزیکتر خزمی یەک بوو بن بەڵام دەوترێت هەتاوەکو نشتە سەقفی خانوویەکەوە طبیعەتی یەکتری ئاشکرا نابێت یعنی ئینسان ڕەنگە هەندێک طبیعەت هەیە پەردە پۆشەکرێ هەندێک شت هەیە بە جوانتر وێ ناکرێ بەر لە پرۆسی هاوسەرگیری ئەمە چ کاتێک ئەم قسە ناکرێت کاتێک قسە ناکرێتەوە ئەم ئافرەتە لە شوێنێکی غیری ماڵ باوکە کە تۆ هێشتا نەچیتە بە ماڵیان و داوای بکەیت لە ماڵێکە لە ماڵ خزمێکە بیبینی دائنشیت بە ئامادەبوونی ئافرەتێ بە ئامادەبوونی پیاوێک منەمەوێ زەواج لەگەڵ بەڕێستا ئەنجام دەم من تەبیعەتم ئەوەیە ئیشەکەمەوەیە کارەکەم ئەوەیە ئەم تەبیعەتم هەیە ئەو تەبیعەتم پێ ناخۆشە حەز ناکەم فڵان کەس بێتە ماڵم حەزەکەم بەو شێوازە ئەماگەر ڕازگۆ بن بەڵێ ڕازگۆ بن من خودی خۆمەوە کردو لە ژیانمە کاتێککە زەواجم کردو ئافرەتەکە لە ماڵی دراوسەیەکی خۆمە قسەم لەگەڵا کردو الحەمدولله 7 ساڵ و شتێک شەبەیەکۆی دوایش کە چوومە بۆ داوای وتیانە با کچ و کوڕەکەیەک ببینێ من پێشتر الحەمدولله یەکمان بینن چونکە من ناکرێت لەگەڵ ئافرەتەکە ژیان بکەم کە جارێ ڕوویم بەدڵ نەبێت هەر کەسێک زۆرێک لە گەنجان و لە ئافرەتان و لە گەنجانی کوڕ پرسیار لێمەکەن و بڕیارم بۆ نادرێت تەبەن ئینسانە بێ خاوەنی بڕیاری خۆی بێت ئیبراهیم فەقێ ڕەحمەتی لێوێ زۆر جەخت لەسەرەوە کاتەوە کە ئینسان خاوەنی بڕیار و بوونیەی خۆی بێت کە بڕیارە دەی بۆ زەواج کەسێک دێننە بەرە ڕوت ئەمە کچێکی گەنج ئەم کوڕیان پێنیشاندا ئێدەوە جارێ هەر دەموچاوی بەدڵ نیە لەکوێ بڕیارم پێ بدرێ ڕۆژێکیان چوین بۆ داواکردنی ئافرەتێک بۆ برادێکی خۆساسەکەم هەر لایەنگری کوڕانەکە ینی لایەنگری ئافرەتان شەکەم بۆچی ینی تەنها کوڕانەکەم من چۆن پێم خۆشە براکەم ئافرەتێکی جوانی بۆ مارەکەم پێم خۆشە خوشەکەشم دەم بە پیاوێکی جوان هیچ کێش و ئیشکالێکی نییە جوان مەبەستت لە خولوق یا ڕووکار هەموو شتێکە إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه هەر کەسێ دین و ئەخلاقیتان بەدڵ بوو نوێژەیە کرد مسلمانێکە با ئیلتیزاماتی ترشی نەبێت مادەم نوێژکەریەکە مادەم دەم پاکە داوێن پاکە دەست پاکە ئەڵێ یوشیر إليه بالبنان کاکە فڵانکە سەلاحیەتی هەیە چاکە و خاوەنی ئەخلاقە تۆمەتی بۆ دروست ناکرێت یان ناشین نەکراوە لە کۆمەلگا ئەدەمێ من خوشکی خۆم داواکاری هاتووە بانگی گەنجەکەم کردو خوشکەکەم لەو دیوەرە تەماشای کرد لە ڕوومەڵ ناتم ئێستا الحەمدولله خاوەنی دوو مناڵم جا چوین بۆ داواکردنی و ئافرەتە بۆ ڕەفیقەمان ئافرەتەکە هاتە ژوورەوە دوایەوەتەمە چییە لێوتی کەتاڕێین بەدڵم نییە بزە بە دوایشە کوڕەکە کوڕێکە جورمی نییە 65 کیلۆ ئافرەتەکەش 100 کیلۆیە هەر ینی بەدڵی نیە تەبیعەتی نایخوازێ باشە ئەمە ئەگەر بۆ مەسەلەی هاوسەرگیری بێت ئەگەر نیەتێکە بێ لەو بینەیە دروستە بەڵام ئەگەر باس لە دیوەکەی تری بکەین قسەکردن یاخود ئەو پەیوەندی کە ئەبێت هەبێت لە ناو کچ و کوڕە ئەخود پەیوەندی هاوڕێتی بێ بەهۆی کارکردنەوە بێ بە هەر مەبەستێکی دیکە بێت دروست نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکە فەرمێ لەم یوڕە للمتەحابەینی مثل نیکاح نەمبینیەوە بۆ دوو کەس یەکتریان خۆش بێ کۆی هاوسەرگیری بکەن ینی هاوسەرگیری و کردتر تۆ لە یەک تێگەیشت بەڵام مەرجش نییە هەر پەیوەندیەکی پێش زەواج بە ئەوەی کە ئەم بە زمانی ئەمڕۆ کەپڵی پیاڵێن عەشیقی پیاڵێن سەرکەوتوو بێت چونکە بەس دەوێت تا هاوسەرگیری نەکەن ئەڵێ پیاوێک پێشەوەی کەوا زەواج بکات لەگەڵ ئەو ئافرەتە تەماشای مایەک ئەیوە تۆیت ئەو مانگە تۆیت دوای کە زەواجیان کردو چونکە لە یەکتێ نەگەیشتنەوەی خۆی کوێرنی دەو مانگە یعنی بۆ نمونە عەقڵ تەحەکومەکات لەگەڵ ئەم ئافرەتە قساکە هیواشێ من چوومەتە جەلسەی واوە بە تەلاق ژن و پیاوەکە 40 ساڵ بۆ بە یەکەوە بوونە لێک جیابوونەتەوە 8 مناڵیان هەبووە کوڕە گەورەکەیان موالیدی هەشتایە چونکە ڕۆژە لە ڕۆژان دانەنشتون لەسەر مێزی گفتوگۆیە ئافرەت منەوەم بەدڵە ئەوان هەروار لیان خوڕێبکەوە تەمەتوعێکی جنسی بکەن و ژیان بکەن و میوانیان بێت و بڕۆنە بازاڕ و ئەمانە چونکە زەواج پێشەوەی تەمەتوعی جنسی بێت تەمەتوعی عەقلی فکریە هەموو پەیوەندیەکی پێش زەواج کەلیمەی حرامی تیا بوترێت نادروستە بەڵام ئەمە کێ ڕێداد ئەم ئافرەتە خۆی بێڕێنەدا گەنجەکە خۆی بێڕێنەدا من جارێک حەڵاڵم نییە پێغەمبەری خوا
سەلامی خوای لەسەر فەرمێ سێشت گاڵتەی ڕاستە و ڕاستی کێلانە نیکاحە یعنی بۆ نمونە ئێستا من خاوەنی خێزان نیم ئەمەوێت زەواج لەگەڵ ئافرەتێکا بکەم قسەی لەگەڵاکەم من ئەمەوێ بێم بۆ داوات من ئاوام بەو شێوازم کە ئەم قسانەمان کرد سبەینێ بەڵام ڕازگۆبی دێها ئافرەتەیە لە لای ئێمە گلەیەکڵێت چەند ساڵە گەنجێک منی وە بەخۆی وە بەستۆتەوە ئێستا زەواجم لەگەڵا ناکات کاڵم بێرە پێشەوە عوزرێنێتەوە بۆم ناگونجێ پارەم نییە تۆ ئەگەرەتەوێ زەواج لەگە منانەکەی دێها داواکارمەیە بۆچی قۆڵم ئەبریت بەڵام لە دوای ئەوەشەوە کە بۆ من نەگەر بۆ حرامەکەی بێکەنیەتەکەیت ئەو خوای گەورە ولا يحيق المكر السيء الا باهله باشە ئێسێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین بڵین و نەڵین پەیوەندی هەیە لە نێوان کچان و کوڕانە تەنانەت لە شوێنی کارکردن لە زانکۆکان لە خوێندنگەکان لە دەرەوە و ئەم پەیوەندیانش ینی سنووردار ناکرێن دروستە لە مانگی ڕەمەزاندا کچ و کوڕ پێکەوە قسە بکەن کاریگەری دەبێت لەسەر ڕۆژوەکە کوڕێکی جیاواز بە ناوی هاوڕێتیوە ئێمە مامۆسای ئاینی ڕۆژی وایە 100 ئافرەت نامەمان بۆ نێرێ ڕەنگە زۆر جار مڵسەقێکی پێکەنینیشی تێکەی بەڵام خۆی من یەتەکەمان خراپ نییە ئێمە لە فەیسبووکە ئەنجا هەر ئەدێکی ئافرەتمان بۆ هاو عقڵمان داخراوی ئافرەت وەرناگرین ئێمە وێنایەکی زۆر ناشرینی ئیسلامەکەین ئێمە و کاتە بۆ منە ئافرەتێک پرسیارێک مالەکە بەپی پرسیارەکەی خۆی وەڵامیە دێنەوە بیویستی سنوورمان بشکێنێڵی خێزانمانەیە منیش ویستم سنوور بشکێم ئەو شەبێ بڵێ من هێشتا بخچەی نەکراوم ڕێت نادەمەوە قسە بکەیت تێگەی چۆن ئەو بەو شێوازە تەعامل لەگەڵ ئەو بابەتاکرێ گەنجێک لەگەڵ ئافرەتێکایە خێزانی خۆی بێت نزیکی بێتەوە هەستی جنسی بروژێنێ هەر حرامە کە تێنە سەری لە کاتێک شاگەر ڕەفیقێکش بنەوە هەر حرامترە چونکە بابەتەکە لە ئەسڵە حرامە بۆچی لەگەڵ ئەمە ئافرەتە قساکار ڕۆژانە نیەتی چییە تێگەی چۆنە ئێستا ئێمە ئافرەتەیە فریێنمانە لە کۆمەلگا ئەیبینین کە بۆ نمونە ئافرەتێکە چێتە سەر عەرەبانیە بڵێ قوربانگیان وڵا 2 کیلۆ لیمۆن بەرێ شتی وا چۆنە بێت ئەم ئیسلامە فێری عقڵمانەکە بەداخەوە زۆرێک لە بانخوازەکانمان و زۆرێک لە گەنجەکانمان هێشتا فێری ئەم عقڵە نەبوون ئەمە ئێمە کراوەیەک نییە بەڕووی واقعەکە کە بمانەوێت دقەکانی ئاەت و حەدیث بشکەین و بەپێی مەساڵحە بەڵام ئەم ئاەتە شەرحەکەی بەم شێوازەیە باشەمە بەس لە غوست و ئەبسارەکم چییە غضوا أبصاركم خوي قرا فلم يقول للمؤمنين يغضوا من أبصارهم أويك حرامة أويك وا حرامة من اسم ولا دكتوري كي آفرت يعني باسبور لو بابتها وحنا الدكتور مدسكيت دروسته ببي بي خۆمی تێبگەێنم دکتۆر بەو شێوازەیە ئەوش بە هەمان شێواز بەڵام حەڵاڵ نییە بۆ من لەگەڵ ئافرەتێک ئادا بنشم ئەمەسە زۆرێک لە مسلمانان ئەمە منوتیان پێ جایز نەبێ بەڵام ئێمە بە پێویستی بەپی بابەتەکە من هەموو ڕۆژێ تۆ نبینم هەموو دقی لەگەڵ تۆ دانانشم من و تۆ ئێستا تا دوو بەڕێستی لە پشتی کامێراوە وەستاوە کاتێک کە خەلوەیەک دروست منش بە حرامی زانم من بۆ خۆم بەڵێ من بۆ خۆم خودی خۆم بە حیاتی لەگەڵ ئافرەتە بەتەنیا دانانشتم هیچ کاتێک تەنانەت بە باوەڕکە لە خەوشە لەگەڵ ئافرەتە بەتەنیا دانانشتم سەر ڕای تاوان و گوناه و تەقسیریمان بەڵام مادەم شتێک پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ حرامی کردمش بە حرامی زانم با نفسم بڵێ وڵا ئەتوانم لەگەڵ ئافرەتێکە لە خۆدیەکە هەتا بەیانیش دابنشم و هیچ نیەتێکی خراپش بەدڵمانەیە بەڵام قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەمە سەر محسابی بووکەم لە یەکەمین دقەوە پێی خستە ناو قاپێکەوە لەم کێت لەگەڵایە محرمت لەگەڵایە وتی هەر خۆ مناڵم بێتە ژوورۆ یان بانگی خێزان مەکەم یان بانگی ئەو کەساکم کە لەگەڵ هاتووە کەی زەرورەت حرام کراوەکان ڕێگە پێدراوە کات ئەگەر لێرە قسە بکەین هەموو کاتێ بۆ نمونەیەک عەرق حرامە کابرا کەوتە شوێنێک تەنها عەرقێکی شک بێت دروستە بە پێویستی وەکو توێنێتەکەی بشکێنێ گۆشتی بەراز حرامە لە ئەسڵە حرامە حرامێکە لە کولیە حرامە پێویستی دوو بە پێویست بۆ بابەتەکەی ئێمە بۆ بابەتەکەی ئێمە چ زەرورێتێکی تایە کچ و کوڕێکە تا بەیانی کە نیەتی زەواجیان نییە قسە بکەن حرامە بەگشتی نیەتی زەواجیان نییە باش نییە بەڵام کەسێکن لە یەک ڕائەبینن باش ئەگەر ئەم قسەکردنە سنووردار بێت وەکو جەنابەت لە سەرەتای قسەکان ئاماژەت پێدا قسەی وایتیانە بێت کە غەریزی جنسی هیچ لایەکیان بجوڵێنێ بۆ نمونە ئەو قسانەی کە دەیکەن تەنها پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوەیانەوە بە بۆ زیاتر لێک تێگەیشتن بێ ئەمە لە مانگی ڕەمەزانە ڕێگە پێدراون کەوتۆتە سەر کەسەکە چیاخان کەسێک هەیە بۆ نمونە ئافەتێکی زۆر ئیلتیزامی هەیە حتا ئیلتیزامیشی نەبێ خۆ هەموو خەڵکەی کە لە کۆمەلگای بینین هەمووی نەمەلای و هەمووشینە حاجی هەمووی شێخە تێگە چۆنە خەڵکمانێت تەنها نوێژەکەی کات و تەواو ئەگەر بەو شێوازە بێت پرسیارێکی لێکە بۆ نمونە تۆ پرسیارێکت لێکرێت تۆ پێی وەڵامەکەی خۆی وەڵامی دیتۆ ئیشکی جشکالێکی تیانی و زەرشی بۆ ڕۆژوو نیە بەڵام وردە ولا تتبع خطوات الشيطان ئەم خۆتوەیە قسەیەکی نەرمەکە لە شوێنێکا بەتەنیا لەگەڵیامێنێتەوە تەماشاکی زۆر چاوە بڕێتە سەری ئەمە بێگومان حرامە باش ئەگەرێک لە مانگی ڕەمەزانە بچێ بە خوازبێنی و بیۆ سێری کچەکە بکە ئەوەش بە نەزەر حسابێک 11 حەدیثمان هەیە کە حرام نییە تەماشای ئافرەتێکی نەزەر نییە خوا فەرمێ اینجا من ئەبصارهم ئەوەشی کەوا حرامە لەکوێ حرامە تۆ ئافرەتێکە تعاملێکی لەگەڵاکی سێری بکەی خوا فەرمێ وەی کە حرامە منی طبیعیەیە لە زمانی عەرەبیە یعنی وەی کەوا حرامە
بۆ منە ئافرەتێک هیچ ضرورەتێک نییە تۆ تەماشایکەی سەیرێکی بکەیت تەماشاکەی لەوە حرامە بەڵام بۆچون بۆ خوازبێنی 11 فرموودەی صحیحمانێ من خۆم بۆ خۆم کتێبەکەیم بە کولی هەیە هەموو فرموودەکانی شەرح کراوە کە حرام نییە تۆ تەماشای ئافرەتێ بکەیت یخۆ ناکرێت تۆ لەگەڵ پیاوێکا بڵێنەوە ڕۆڵە خەسارتم کردو باو باپیرێمەوەیانەوت بەڵێ خەساریان کردو دێها ئافرەتی ئەم کۆمەلگای ئێمە هەیە بە هەموو سنووری کوردستانەوە خەسار بووە ئێستا ڕەنگە خیانەتی زەوجی بکار ڕەنگە دڵی خۆش نییە بە زەواجەکە یعنی من نەفەر ئەزانم 12 ساڵە زەواجی کردو دڵی خۆش نییە مناڵشی خستۆتەوە هەر دڵی خۆش نییە و تۆ ناکرێت لە سەر قەنەفەیەکدا بنشی نامرتاحبیت ئەبێ مرتاحبی لەگەڵ ئەم زەواجە لەگەڵ ئەم کەسە بەڵام ئەوەی کە ئەم ڕۆیکەن بە ناوی هاوڕێیەتیەوە تەقلیدی ئەوروپایە بەکارهێنانی کۆمەڵێک شت کە لە فەیسبوک و لەوانە کارێکی نادروستە هەموو کەسێکش بەپێی تاوانی خۆی باشە بەڵام سەمە